دەم باش تەماشاوانێنی جە بۆ vێرۆ وڵات تایبەتان بابڕینە بەڵێ بەڕێزان پارتی و یەکێتی وەکو دوو هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان زۆر جار ناکۆکێ هەند کەم جاریشێ پێکەوە هاوبەش ئەم دوو هێزە کە بێگومان زیاتر لە 20 ساڵی ڕابردوو فەرمانڕاوی هەرێمی کوردستان کردووە زۆر جار پێکەوە لە چەرچەوەی یەک کابینە زۆر جاریش بەجیا لە هەمان کاتدا بە دەیان ساڵ ئەمانەش سەرپەرشتی شۆڕەشی تەفگەری چەکداری و شۆڕەشی باشووری کوردستانیان کردووە ئەم دوو هێزە تا ئێستاش لەگەل بێ کە زۆر جار بێگومان پێشتر ئیتیفاقی استراتیجیشیان هەبووە ئێستاش بەسەوەکی کەم ئیتیفاقە جارێکی دیکە بە پێی خواستەکانی ئێستا هەموار بکرێتەوە زۆر جار ئەبینی لەسەر ئاستێکی باڵا مەکتەبی سیاسی ئەم هەردوو حزبەکە بنەوە باستەوەکەن کە کێشەکان ئیتر نامێنێ لە هەمان کاتدا لیژنەی باڵا لەسەر ئاستی قیاداتی حزب هەردوو حزبە پێک دێنرێ بۆی کێشەکان ئەمێنێ لە پڕێکەوە جارێکی دیکە کێشەکان سەر هەڵداداتەوە جارێکە دیکە شەڕی ئیعلامی لە بینی ئەم هەردوو حزبە دەست پێکاتەوە دووە ئەو پێشاتەش ئەنجومەنی ناوەندی یەکێتیە کە ڕاگەنرا بەڵاو کردوتەوە لە چاچێ ڕاگەنەکەدا باسی ئەوە ئەکا کە پارتی هەلیکۆپتەری سوپای عێراق کە بۆ یارمەتیدانی خەڵکی شنگال نردویانە بوو بەرژەوەندی خۆی بەکارێنێ هەروەها ئەو ڕەخنەی شاناز ئیبراهیم ئەحمەد تێکێک لە بەرپرسەکانی یەکێتی بوو لە پارتی لەوەی کە تۆمەتباری کرد بە پاوانکردنی ئاراستە جیاوازەکانی بەڕێوەبردننی وڵات لە ئەماکەدا بەرسەفدانی ڕۆژنامەیەکی پارتی ڕۆژنامەی هەولێر بوو لەمەر ئەوە دواتر ڕەتفعیلی یەکێتی بوو مەکتەبی سیاسی پارتیش داواکە کە مەکتەبی سیاسی یەکێتی لەسەر ئەو لێدوانە ئەو ڕاگەنراوەی ئەنجومەنی ناوەندی یەکەتی هەڵویستێکی هەبێ ڕوونکردنەوە بدە بەڵێ بە زیاتر قسەکردن لەسەر ئەمە ئێستا دوو میوانمان هەیە لە ستودیۆ کامەران غەریب کادری پارتی دیموکراتی کوردستان و جوامێر سەرکەوت کادری یەکەتی نیشتیمانی کوردستان بەخێراتن کای کامەرانە کرد بە تۆ دەست پێکەین بێگومان ئەمە پرسیارێکە زۆر جار شارەیشەکە پارتی و یەکەتی دوو هێزن بە دەیان ساڵە سەرکەشی هەم خەباتی چەکداری ئەم باشووری کوردستانیان کردووە لە ئێستاژە فەرمانڕەوایی هەرێمی کوردستانەکەن بەڵام زۆرترین جار ناکۆک بن لەوەی کەمترین جار پێکەوە ئیشان کردووە بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بە دڵنیاییەوە پارتی و یەکێتی وەکو دوو هێزی کاریگەری سەر ساحەی سیاسی کوردستان زۆر جار بە یەکەوە کاریان کردووە دەستکەوتی زۆر مەزنیشیان بە یەکەوە بەدەستێناوە ئاساییە لە هەندێک لە حاڵەتەکاندا بیرروبۆچوونی جیاوازیان هەبێ هەروەها ناکۆکیشیان هەبێت لەسەر حاڵەتانە بۆ چونکە ئاراستەی هەردووکیان جیاوازە وەکو کاری حیزبی هەڵێمنە وەکو سیاسەتی گشتی کە تایبەت بێ بە پرسە چارە نووسازەکانی هەرێمی کوردستان ئاراستەی حیزبیان جیاوازە و هەروەها هەر یەکێکیان کۆمەڵێک کادر و سەرکردەیان لە خۆیان گرتووە کە ئەوانیش بیرروبۆچوون و ڕوانینیان بۆ بابەتەکان جیاوازە ئەبێ ئێمە باسی چۆنیەتی ئیدارەکردنی وڵاتەکەی بەڵێ چۆنیەتی ئیدارەکردنی وڵاتیش گرنگ ئەوەیە پارتی ڕێگایەک هەڵەبژێرێ بۆ ئیدارەکردنی وڵات یەکێتیش ڕێگایەکی تر هەڵەبژێرێ گرنگ ئەوەیە هەردوو ڕێگاکە بگەنەوە ئەوەی کە ئەم وڵاتە بەیەکەوە بە شەریکی لەسەر وەکو چۆنەڵی ئەساسێکی کە خەڵک بیەوێ لە بەرژەوەندی خەڵکا بێ هەردووکیان ئیدارەی بکەن گرنگەوەی ڕێگاکان بگنەوە ئەنجامە بەڵام زۆر جار هەیە ئەو ڕێگاکان نەدوزێتەوە ڕێگای هاوبەش سیاسەتی هاوبەش و ئیدارەکردن ڕاستە ئەمە زۆر جار لە نەبوونی یەکگوتاریە لەناو هەندێک ئەحزابە کە لەم ئەخیرەشە بەداخەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئایبینین کە ئۆرگانێک وەکو ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێچەوانەی ئەو بڕیارانەی کە مەکتەبی سیاسی هەردوو لا داویانە بۆ ڕاگررتنی شەڕی ڕاگەیان نۆمانە هێرشە کاتە سەر پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونونەکە کۆپتەری سوپای عێراقی بۆ مەبەستی حزبی بەکارێنێ خۆ کۆپتەری سوپای عێراقی پارتی وە کۆبوونەوەی ئابوونە بەکاری ناهێنێ هەر بۆ هاوکاریەک لە پارتی لە بەرسوی ئەو ڕاگەنراوەی ئەنجومەنی ناوەند ئاڵێ ئەمە سەرنجی مەکتەبی سیاسی یەکێتی نییە پێتان وایە بەڵێ بە دڵنیاییەوە چونکە پارتی زۆر جار ڕایگەیاندووە کە لایەنی بەرامبەری ئەوان کە وتەی لێوەربگرن و سەرنجی لێوەربگرن بە نسبەت پرسەکانی پەیوەست بە هەردوولاوە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە من پێم وایە کە ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی پێویستە کێشەی خۆی لەگەڵ مەکتەبی سیاسی حیزبەکەدا یەکلایی بکاتەوە کە ئایا ئەنجومەنی ناوەند وتەپێژی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بڕیاردەری کۆتاییە یاکوت مەکتەبی سیاسی
بەڵێ کاک جەمێر وەکو کای کەمەران وتی لە ناو یەکەتی بێگومان فرەبچوونی هەیە حتا ئەنجومەنی ناوەندی کە بە پەرلەمانی یەکەتی حزب دانێت وەکو چاودێری ئۆرگانە جیاوازەکانی یەکەتیەکە بۆ وەکو خۆی ئەڵێ مەکتەبی سیاسی و ئەنجومەنی ناوەندی ئەگەیان لە یەکترین پێکەوە ڕەبنین. پێشەکی زۆر سپاس بۆ جەناب و وەکا کامەران بۆ بینەرانی کەناڵی NRT. یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان دوو حیزبی سەرەکی لە باشووری کوردستان لە فەرمانڕەوایی ململانەی سیاسەتی بەڕێوەبردن لە حکوومەتی هەرێمی کوردستان چی لە سەردەمی شاخ چی لە سەردەمی ئێسادا، بەڵام هەر حیزبێکیان بۆ خۆیان ئەدا و پەیڕۆ و پرۆگرامی جیاوازی خۆیان هەیە. بەنسبات ڕێکەوتنامەی استراتیژی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە ساڵەکانی ڕابردوو لەسەر پێشنیاری هەردوو لا بووە کە ئەم ڕێکەوتنە بۆ ئێستا کارێکی گرنگە هەم بۆ پاراستین دەستکەوتەکانی ڕابردوومان هەم بۆ لە هەمان کادا بۆ ئەو دەستکەوتانەی کە لە داهاتوودا هێتەتی کە ئەم دوو حیزب سەرەکی ئەتوانن ئەم دەستکەوتانە بپارێزن. بەڵام بەنسبات ڕاگەیاندنەکەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان شتێکی زۆر ئاسایی و تەبیعیە لە ناوخۆ و پەیڕۆ و پرۆگرامی یەکێتی نیشتمانی کوردستان ئەنجومەنی ناوەند پەرلەمانی حیزبی ئەو حیزبەیە. ئەو پەرلەمانە هەموو کات تاقیبات و سانسۆرێکە بۆ دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دامودەستگانەی چی ئۆرگانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لێ بەرپرسیارە و لەو ڕێکەوتنامە ستراتیژیانەی کە یەکێتی نیشتمانی کوردستان چی لەگەڵ لایەنەکان لەگەڵ پارتی لەگەڵ بزوندنەوەی گۆڕان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ئەم بەلاغی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستانە کە ڕای دەگەێنە لەسەر دوو هێلیکۆپتەر لە شنگال کە لە حکوومەتی عێراقیەوە هاتوون، دڵنیا بە بێگومان ئەمە زانیاریەکی دروست و ڕاستە لەسەر ئەو هەلیکۆپتەرانەی کە کۆمەڵێک هاوکاری مرۆیی و کۆمەڵێک هاوکاری سەربازیان هێناوە بۆ ئاوارەکانی چای شنگال وەکو کاک ئەکار لە سەدەی ڕابردوودا لە حکمی دەسەڵاتی حکومڕانی لەو مەنتیقەدا پارتی دموکراتی کوردستان باڵادەست بووە. ئەم بەیاننامەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان کە دوو هەلیکۆپتەر لە بەغداوە هاتوون هاوکاری مرۆیان گەیاندووە چیاکانی شنگال لەوێ فەرماندەکانی یەکێتی نەیانتوانیوە تەسەڕوف بەسەر ئەم ئەدەواتەوە بکەن بەدەست ئەم کەلوپە لە مرۆیانەوە بکەن. لەبەر ئەوەی کە پارتی دموکراتی کوردستان لەوێ باڵادەست بووە لەوێ هەموو کۆمەکەکان دابش کراون دوای ئەوە ئەم کۆمەکانە کە حکوومەتی عێراقی هێناوێتی پارتی دموکراتی کوردستان بەسەر هەموو ئاوارەکانی شنگال لەوێ دابشی کردووە کە ئەمە کۆمەکی دارایی پارتی دموکراتی کوردستانە تەنانەت بە ناوی حکوومەتی عێراقیشەوە ئەم کۆمەکەی بڵاو نەکراوەتەوە. یەکێتی نیشتمانی کوردستان کە لەمە بێدەنگ نەبووە کە بە مەکتەبی سیاسی ڕاگەیاندووە ئێمە ڕێکەوتنامەی استراتیژیمان لەگەڵ هێزێکی سەرەکی گۆڕەپان لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە کە ئەوش پارتی دموکراتی کوردستانە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە هەموو کات ئەم پەرلەمانەم حیزبە هێتە بەڵام ئەو سەرچاوی باڵای پارتی دموکراتی کوردستان ئاڵەیەکە بە پێی ئەوەزبوونەی پێشتریان هەیە هیچ کاتێک ئاڵێ ئەنجومەنی ناوەند تەعبیر لە سیاسەتی ڕاستەقینەیەکەتی نەکردووە. کاکار ئەنجومەنی ناوەند هەموو کات تعبیر لە وتەبێژی فەرمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان دەکاتەوە. ئەم ئەنجومەنی ناوەندە لە کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر پێشنیاری هەموو کادرەکانی یەکێتی هەڵبژێراوە و لە هەمان کاتە یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەم پەرلەمانی حیزبەی داناوە وەک پێشتر ئاماژەم پێدا بۆ سانسۆرکردن لەسەر دامودەستگاکانی حکومەت لە ئۆرگانێکی یەکێتی نیشتمانی کوردستان لێ بەرپرسە چ لە جێگری سەرۆکی حکومەت تا ئاگاتە پۆستێکی پلەی خوارکە مدێنەحەیەن قایمقام بێت. بەڵام لێرە یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەنجومەنی ناوەندی پێکێناوە کە لە هەمان کاتیشدا ئەو سەرچاوی پارتی دموکراتی کوردستان ئاماژە بەو ئاگا کە گوایە ئەنجومەنی ناوەند وتەبێژی فەرمی یەکێتی نیشتمانی کوردستان نییە دڵنیا بە ڕێکەوتنامەی استراتیژی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بە بەلاغ و بە هەموو خاڵەکانیەوە چۆتە ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان و بڕای لەسەر داوە لەسەر ئەنی دوا فلتەری بڕاردانی قەرارەتەکانی یەکێتیە ئەنجومەنی ناوەند نەخێن ئەنجومەنی ناوەند کەمە بەسمەوە دوا فلتار هەر ڕێکەوتنامەیەکی استراتیژی لە بکرێت ئەو ڕێکەوتنامەیە بە هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە بڵاو کرێتەوە چی ئەو ڕێکەوتنامەیە لەسەر ئاسی باڵای مەکتەبی سیاسی کرابێت پاشان ئەو ڕێکەوتنامەیە درێژەکرێتەوە بۆ ئۆرگانەکانی خوارەوە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێگەی ئەنجومەنی ناوەند و مەڵبەند و مەکتەبی ڕێخستنەوە. قسەم لەسەر ئەوە نییە کە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان مەکتەبی سیاسی دەسەڵاتی کەمتر هەبێت لە ئەنجومەنی بەڵام ئەنجومەنی ناوەند ئاڵێت بڕیارەکەیە لە بەیاننامەکە ئاڵێت لە مەودووە هەر ڕێکەوتن بگرێت دەبێت لە چارچوەی قبولکردنی ئەنجومەنی ناوەند دەبێت. بەڵێ ئەو بەیاننامەیشم بینی کە ئەنجومەنی ناوەندی یەکێتی ئەنجومەنی ناوەندی یەکێتی لەسەر پەیڕۆ پرۆگرامی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان قسە ئەکا بەڵێ هەر ڕێکەوتنامێکی سیاسی یەکێتی لەگەڵ هەر لایەنێکی دیکە چ لە ڕۆژئاوا چ لە باشوور چ لە باکوور بێت
ئەبێت ئەنجومەی ناوەندیەکەتی نیشتمانی کوردستان وەکو فیلتەرێکی حزبی وەکو پەرلەمانێکی حزبی وەکو سانسۆرێکی کاریگەر ئاگاداری هەموو ڕێکەوتنامەکانی بەڵێ کاک کامەران کەواتە پێجاونە قسەکانی بەڕێستانەوە کاک جەمێل وەکو کادرێکی یەکێتی ئاڵێ ئەنجومەنی ناوەند وەکو خودت جێلێ بوو خاوەن ئەم قەراراتانەیە و خاوەن ئەم هەیبەتەیە لە ناو حزب. بەڵێ من علاقەم نییە بە هەیکەلەی ڕێخستنی یەکێتیەوە کە ئەنجومەنی ناوەند لەکوێیە و هەیکەلەیە بەڵام سەبارەت بە زۆر پرسەکان دوجار مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بەڕیاردەرە نەک ئەنجومەنی ناوەند. هەروە بەڕێز مەلابەختیار لە یەکێک لەو بابەتانەی کە ئەنجومەنی ناوەند و ڕوژاندبوو یاڵێ ئێمە ئازانین کاوان لە دڵسۆزیانە سەبارەت بەم پرسانە بەڵام بڕیاری کۆتایی لای ئەوان نییە. سەبارەت بەم بابەتی کە ئەم جارە وروژاوە ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئۆرگانێکی حزبی هاتووە خۆی خستۆتە شوێنی وەزارەتی پێشمەرگە هەروەها وەزارەتی تەندروستی. ئەگەر شتێکی وا لە ئارایە هەیە ئەوە وەزارەتی پێشمەرگە پێویستە بێتە جواب. جگەلەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارە لە حکومە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە کۆمەڵێ کارکتەری باشی لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە کە لە دیارترینیان جێگری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵبانیە بۆ ئەو ڕۆڵە نادا ئەو ڕۆڵەی کە ئەنجومەنی ناوەندی یەکێتی ئەوێ بیبینێ بۆ نایدا بۆ کارکتەرانەی کە لە ناو حکوومەتایە بۆ نایدا بە جێگری سەرک وەزیران کە جامێراوەکەەوە بکەینە پرسیارێکی کامەران سەرنجەکەی بۆ بەڕێستان ئێوە لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی ناوخۆ جێگیری سەرۆکی حکوومەت کۆمەڵێک ماسەکانی تری فەرمی هەرێمی کوردستان پێیگەتان هەیە بۆ لە ناو حزب تەقیمی وازەکەی کرێ ئێمە شەریکین لە حکوومەت چ لە ڕابردوو چ لە ئێستا چ لە دەستکەوتە باشەکانی چ لە دەستکەوتە خراپەکانی هەموو کات ئەمە ڕێی یەکێتی نیشتمانی کوردستان بووە بەڵام بەنیسبەت ئەو بەلاغی ئەنجومەنی ناوەندی ئەنجەکەتی نیشتمانی کوردستان ئەم بەلاغای کە ڕاگەیەنراوە لەسەر چاوەیەکی باوەڕ پێکرا و لە دەڤەری شنگال ئەم هەواڵە بەدەست ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان گەشتووە و دڵنیاش بە دوای ئەوە بەلاغی ئەنجومەنی ناوەند چی ئەو کەسانی کە لە ناوێکێتی نیشتمانی کوردستان لە ئۆرگانەکانی حکوومەت چ لە کاک قوبات تاڵەبانی تا ئەگاتە پۆسی خوارەوە ئاگادار کراونەوە لەوەی کە شتێک کراوە کە حکوومەتی عێراق هێنایەتی پارتی دیموکراتی کوردستان مۆرکی حیزبایەتی پێوە ئەکات لەبەرەوەی لەم وەختە ئەو سەرچاوی کە لە شنگال وتی بوو بۆ پرسە بە وەزارەتی پێشمەرگە نەکرا بە لایەنە پەیوەندیەکان ئەو سەرچاوە ئەگەر لەوێش بوو بێ کادرێکی حیزبی یەکێتی بوو بێ زۆر ئاساییە کاکار ئەگەر لەوێ هەواڵێکی لەو جۆرەداوە بێت کە کۆمەڵێک هاوکاری گەشت بێتە ئەوێ پارتی دیموکراتی کوردستان ئەم هەلەی خواستەوە بە ناوی حیزبایەتیەوە ئەمەی بڵاو کردێتەوە شتێکی زۆر ئاسایی بوو بگرێت لەو بەو پەیڕەوەی کە کادری حیزب بوون هەواڵەکەیان داوە بە ئەنجومەی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان کە پەرلەمانی ئەم حیزبەیە کە تاوتوکە لەگەڵ مەکتەبی سیاسی لەبەر ئەوەی لە هەفتە دوو سێ هەفتەی ڕابردووی پێش ئێستان یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەوڵیان داوە کە ڕێکەوتنامەی سادەجی ئەو خاڵانەی کۆمەڵە خاڵەیە کە ناکۆکن لەسەری هەموار بکرێتەوە پێیان وتووە پەرلەمانی حیزبی یەکێتی ئەمە بووە ئێوە لەگەڵ پارتی بە بەردەوام مەکتەبی سیاسی لە ئاسی باڵا دائنیشن ئەم پرسانە پێویستە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان یەکلایی بکرێتەوە پاشان ڕێکەوتنێک بکرێت کە هەردوو لە تەوافق بن لەسەر ئەوەی هەر هاوکاریەگەن نە بە ناوی یەکێتی نیشتمانی کوردستان نە بە ناوی پارتی دیموکراتی کوردستان بڵاو نەکرێتەوە لەبەر ئێستا سەردەمی یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان لەم وەختە ناسکەی کە لە عێراق ڕوویداوە حیزبایەتی ئەو ڕۆڵە گرنگی هەیە لە ناوخۆی وڵات بەڵام لە ئاسی نێودەوڵەتی کاک کامەران لە بینی پارتی یەکێتی ئەگەر تەخمین بکەیت جیا لە حزبەکانی تر زۆرترین کۆبوونەوە ئەنجام درراوە زۆرترین ڕێککەوتن هەبووە زۆرترین لێدوانی بەرپرسەکان لەسەر ئاستێکی باڵا هەبووە لەبەر ئەوە هەستکردن بە بەرپرسەتی قۆناغا کە خۆیان ڕێگە خەنگوتارێکی نیشتیمانی هاوبەش دروستەکەن تا دوای بەڵام تا ئەم لەحزەیەش بە فعلی بە شوێکی کۆنکریتی ئەمە نەبوو تەواقع سەبارەت بە پرسیارەکەی جەنابە من پێم باشە چەند تێبینیەک لەسەر قسەکانی برای بەڕێزکە جوامێر پێشکەشی جەنابتان بکەم بەنسبەت زەقکردنەوەی بابەتی حیزبایەتی کێ بوو مەوزوعی بردننی چەک بۆ کۆمانەی کرد بە بابەتێکی حیزبی ئەمە لەلایەک کێ بوو مەوزوعی بەرگریکردن لە خاکی کوردستان لە هەموو میحوەرەکانی کرد بە حیزبی تەحەدا ئەکەین لێرەوە یەک بەرپرسی پارتی دیموکراتی کوردستان یەک ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان وشەی پێشمەرگەی پارتی بەکارهێنابێ لە کاتێکا کە
ئێمە ئەزانین لە جلەولا هەتاکو کۆبانێ ئێمە لە شەڕێکی نابەرابەران لەگەڵ دەوڵەتی ئیسلامی داعش بەڵام لە هەمان کاتا بینیمان کە لە سەرەتای سەر هەڵدانی قەیرانەوە ڕاگەیاندنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش سەیریکەن لە سایتەکانی ئەنتەرنێت و لە فەیسبوک وەمانە ئەبینین وشەی پێشمەرگەی یەکێتی وشەیەکە کە لە ئەم شەڕەیان ڕاگەیاندنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دایانهێنا بەڵام بە پێچەوانەوە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک من پێ دەڵێم دڵنیاش بەڵێ دڵنیاش دەکەمەوە کە یەک سەرچاوم بۆ بێنە کە بەرپرسێکی پارتی ڕاگەیانێکی پارتی وشەی پێشمەرگەی پارتی بەکارهێنابێ بەڵێکە سەرنجی تو لە سەقسەکانی بەڵام ڕاگەیانی یەکێتی وشەی پێشمەرگەی یەکێتی هێنایە ناو ئەو ئەدەبیاتەوە هەروەها بینیشمان کە لە ئازادکردنی مەخمورە چه هێزێک بوو کە ئاڵای حیزبی بەرز کردەوە بۆیە پێویست ناکە بەڕاستیەوە شتانە بەسەر پارتیە بسەپێنرێت چونکە پارتی ئێستا وای لێ هاتووە کە کەوادری پارتی تەنها کە داکۆکی لە حکومە دەکەن بە حیزبەکانی تر بە یەکێتی نیشتیمانی لە دەرەوەی کە هەندێک کەس بوو بەرژەوەندی حەزبی بەکاربێنێت ئەوانی شێوە تومەتبارێک ئێمە پێش وەڵامەکەی جەناب بۆ کاک کامەران بردننی چەک بۆ کوبانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەکی نەگەیاندۆتە کوبانی ئەمە واقعەکە کە ئەم واقعەکە کامەران بۆسە کامەران من مداخەلەم نەکردی لەو بارودۆخەی کە لە کوردستان لە عێراق ڕوویدا پێش هەموو ئەگەرەکان کە لە کوبانی ڕووبایەکێتی نیشتیمانی کوردستان پێش هاتنی داعش بۆ عێراق بەلاغێکی بڵاو کردەوە هاتنی داعش زۆر نزیک بوو یەکێتی بەلاغی بڵاو کردەوە دوای هاتنی بۆ مووسڵ و داگیرکردنی بەشێک لەو ویلایەتی کە داعش بە ویلایەتی سونە و بە مووسڵ و بە سەردەمی کۆنی کۆلۆنیالیزم مێزانێک کە بیگرێتەوە دەست داعش بەمەوە نەوەستا پەلاماری خۆراوەیە پەلاماری کوبانیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەموو حیزبەکان بە تەحەداوە بەلاغی بڵاو کردوتەوە لەسەر ڕەوشی کۆبانی کە کۆبانی ڕەمزی بەرخۆدانە پارچەیەکە لە کوردستان ئەبێ هەمومان هاوکاری بین ئێمە ئەگەر هاوکاری کرابێت لە ڕێگەی حکوومەتەوە هەمومان لێ بەرپرسیارین هەمومان لێ پێشتر ڕاگەاندراوی مەکتەبی سیاسی یەکێتیە بۆ حتا بەرپرسی دەستگای دژە تیرۆریشە بۆ ئەوەی بوو کۆبانی ڕەوانەکراوە زۆربەی زۆری چەکەکانی یەکێتی بوون بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی خۆی چەکی گەیاندۆتە کوبانی ئەو حیزبەی لەسەر داهاتی ناوخۆی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڵام سەرروکی هەرێمی دواتر و تێمە چارچێ مزایدەوە کاکار مزایدەی سیاسی لە مۆختا هیچ حیزبە مزایدەی سیاسی ناکە یەکێتی تومەتبار کرا یەکێتی نیشتیمانی کوردستان وتوێتی ئێمە وەکو حیزبێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە باشووری کوردستان ئێمە وەکو حیزبێک هاوکاریمان گەیاندۆتە کوبانی پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕانیە گرتو ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ئەمە تایبەت و پێوەستە بە خۆتانەوە کە یارمەتی بگەن یەکێتی نیشتیمانی کوردستان نەیوتوە هەرێمی کوردستانیش هاوکاری نەگەیاندۆتە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری نەگەیاندۆتە کوبانی بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری گەیاندۆتە کوبانی دەستخۆشیشمان لێ کردووە وەکو خۆشمانکردنەوە حکوومەتەکە بین بەڵام بەجا بەدەل لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی وەکو حیزبێکی سیاسی لە باشووری کوردستان هاوکاری سەربازی گەیاندۆتە کوبانی و من لێشی بەرپرسم لەم یەکێتی وەکو ئاڵێمە وەکو حزبێکی سیاسی هەستکردن بەنەتەوەی ئێمە چەکمان من پێم خۆشە ئەو بابەتە ڕوون بێتەوە دەستگای دژە تیرۆر دەستگایەکی حزبی یا دەستگایەکی حکومیە دەستگای دژە تیرۆر دەستگایەکی حکومی ئێستا لەم کاتدا حکومیە وایە کەواتە بۆتان نییە بڵێن یەکێتی چەکی نردووە من ئەو مۆزوعات بۆ ڕوونکەمەوە کارجوابێ مۆزوعات بۆ ڕوونکەمەوە مۆزوعی نردنی چەک بۆ کۆبانی لەبەر ئەوەی وەزارەتی پێشمەرگە زۆربەی کۆگاکانی لە خزمەتی شەڕی داعش بوو لە جەلەولاوە بۆ شنگال حکوومەتی هەرێمی کوردستان پاش وتوێژێکی زۆر لەگەڵ هێزی هاوپەیمانان تاتوانی ڕازیان بکە کە چەک بنێرن بۆ کۆبانی هەستان چیان کرد سێ دەستگای دژە تیرۆر لە هەولێر سلەیمانی دوهۆک هەر یەکە مەفرۆز بوو لەسەریان یەکی حەوتەن چەک و تەقەمەنی کە ئەوان زیاتر ئەرچیان لە ناو شارەکانە دەستگای دژە تیرۆر بەڵام بە پێچەوانەی هەموو بینەکان یەکێتی نیشتیمانی دەستگای دژە تیرۆری ئەرکەکەی بەلاڕێدا بردووە
لەبەر ئەوەی بەلا ڕێدا بەدۆ یعنی ئەزانی لە زۆر حاڵەت لە زۆر حاڵەتە باز لە ئیشی دژە تیرۆرە کرێکە کە کاری ئەوان دیە بۆیە بابێنەوە سەر مەوزوعی ئینەکە دەستگای دژە تیرۆر هەولێر دوو هۆک سلەیمانی مەفرۆز بوو لەسەریان یەکی حوتەن چەک و تەقەمەنی ئامادە بکەن بۆی بچێ بۆ کۆبانی ئەوە بوو کاتێک داوا لە دەستگای دژە تیرۆری سلەیمانی کردیان بە هەڵایە کە بەڵێ ئەمە یەکێتانی دیکە لە دوو بەڵێ بە دڵنیایی من دڵنیا دەکەمەوە حاڵەتێکی کەش دەمێن باشە لە کاتێکا کە هێزی هاوپەیمانان ژوورێکی عملیاتیان هەیە لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستانە تۆ لەو بڕواایەیە کە هێزی هاوپەیمانان تعامل لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەتان دەکەن بێن تعامل لەگەڵ حزبێکی سیاسیا بکەن ئەمە بە هیچ جامێرکەوەتە وەکو بە پێەکان یەک سەرسی ئەو چەکانە لەلایەن یەکێتی نادراوە بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان چەکی ناردۆتە کوبانی لە ڕێگەی حیزبی شۆ نردوێتی ئەمە وەکو هەستێکی حزب لە چ ڕێگایە بۆ فڕۆکەکانی ئەمریکایە لە ڕێگەی زەمینی کامران جواب تێمە پەلەمەکە ئەم هەستا وەکو هەستێکی نەتەوایەتی و نیشتمانی بەرامبەر کوردانی خۆرئاوا لە هەمان کاتیجا چەکی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتە کوبانی هەموو لایەنەکان تێدا بەژار بوون ئەمە خاڵی یەکەمم ئەم فڕۆکانە کە هەساون من پرسیار لە کاکەمەرانەکەم ئەم فڕۆکانە لەکوێوە ساون فڕۆکانی کە ئەم چەکاندیان لە فڕۆکەخانەی هەولێر نەخێر بە عکسەوە نە لە هەولێر هەساوە ئەم فڕۆکانە لە کۆیتەوە هەساون لە کوێیتەوە ئەمە شتێکە خۆتان دروستان کردووە فڕۆکەکان لە بۆ لەکوێتەوە ئەوەی پرسیاران گوێ بگرم لەسەر ئەمەی کە ئەم کۆمەڵی خاڵ دوورژان بردننی چاک بۆ کوبانی ئەمە کەیکەتی نیشتمانی کوردستان ئێوەن پارتی دیموکراتی کوردستان بۆ بە مزایدەی سیاسی ئەبن ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هێزێکی نەتەوایەتی و نیشتمانی ئەم چەکی نردبێتە کوبانی زۆر ئاسایی دەستیان خۆش بێ بەڵام ئێمە کەس بیستوێتی بڵێن پارتی چەکی نرد بۆ کۆبانێ هەردوو نەوتراوە حکوومەتی هەرێمی کوردستان کاکار پرسێکی ورژان باسی بە حیزبکردنی ئەوەش لەوە هات باسی پێشمەرگەی پارتی کردووە یەک ڕاگەیاندنی یەکێتی نیشتمانی کوردستانم بۆ بهێنا بڵێ بوتیبێتی ئەمانە پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان من لامە کورساد نیوز و کورساد بە دەیان هەواڵ و ژێرنووس بینی و من نووسێتی پێشمەرگەی یەکێتی شتێکی زۆر ئاسایە لە فەرماندەکان و میحوەرەکانی گەرمەسێر و کەرکوک و تا ئاگاتە شنگال ئەگەر فەرماندەیەکی یەکێتی لێبێ وەکو فەرماندەیەکی یەکێتی بناسی وەکو پێشمەرگەی یەکێتی ناوهێنانی هێزی پێشمەرگە بە پێشمەرگەی یەکێتی ئەمە تۆ ئیعتراف نەکردنە بە هێزێکی یەکگرتو اعتراف نکردن بە وەزارەت کە لە ئێستاە کەمەران بەڕای تو فعلا لە ئێستادا لە کوردستان کە دوێنێ لێرە میوانێکی من هەبوو ئەو میوانە داتای بەمدا 429,000 پێشمەرگە لەسەر وەزارەتی پێشمەرگە تەعین کراون لە ئێستاشدا چەندە هزار پێشمەرگێک لە جەبهەدانە پێت وایە لە ئێستادا هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بێ دوور بێ لە ئەجندا و لە بەرەوە بردننی هێزی پێشمەرگە کاڵی پێشمەرگە سەر بە هەر بێ و بە هەر ناوێت ئیدارەکردنێ هێزێکی نیشتیمانیە ئەگەر بەڵام ئیدارەکردنەکە ئیدارەیەکە لە بەرژۆنی بەڵێ ئێمە ئەم شەڕە بۆی دەرخستین کە هێزی پێشمەرگە پێویستی بە خۆڕێخستنەوە هەیە پێویستی سەر لە نوێ بنیادنانەوە هەیە ئەم ئەرکەش ئێستا دەستی پێکردووە سەرۆکایەتی هەرێم ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو مەهامەکە بە هاوکاری وەزارەتی پێشمەرگە کە ئێستا بزوتنەوەی گۆڕان وەزیری پێشمەرگەیە ئەو ئەرکە ئەرکێکی بەسیط نییە زۆر قورسە ئێمە ساڵانێکی زۆر پێشمەرگەمان بە حیزبی کردووە بەڵێکای جامێر ئێمە بچینە سەر مەسەلەی پێشمەرگە لە ئێستاشدا بێگومان ئەمە زۆر جار حتا لە ناو قاعیدەدا بینێ زۆربەی بەرپرسی جەپەکان لە پارتی و یەکێتینە زۆربەی جار ناکۆکی لەسەر ئەساسایە زۆربەی جار مەسەلەی بەرزکردنەوەی ئاڵا بەکارهێنانی کۆمەڵی مستەڵە حتا لە ئەدەبیاتی ئیعلامی ئەم دوو حزبەش ڕەنگی داوەتەوە بوو کاکە ئەکار هێزی پێشمەرگە هێزێکی نیشتمانیە لە پاڵ هێزێکی نیشتمانی زۆر ئاساییە لەسەر ئەوەی کە ئەم هێزە چ لایەنی یەکێتی چ لایەنی پارتی دیموکراسی کوردستان چ لایەنی بزوتنەوەی گۆڕان لە خۆ بگرێت ئەوە پێشتر هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر هێزی پێشمەرگە ئاڵای هەڵکردنی حیزبەکان لەسەر هێزی پێشمەرگە هەبووە بەڵام ئێستا لەم وەز ئەناسکەدا هیچ کات لە هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و بگرە پارتی دیموکراتی کوردستانیش من تا ئێستا نەمبینیوە
ئاڵایەکی پارتی یان یەکێتی لەسەر بارەکەەکانی پێشمەرگە هەڵبوازن. بەڵام لەسەر قسەی جەنابی کاکامەرانیش هاتنی هێزەکانی ئەگەر ئێوە هێزی دژە تیرۆر بە هێزی حکوومەتی هەرێمی کوردستان لە قەڵەمەیەن بۆ بەلای کادرانی پارتی و تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبووکی پارتی دیموکراتی کوردستان زۆر سیر بوو کە لە ڕزگارکردنی مەخمور کە دڵێک پارچەی دڵێکە لە کوردستان بۆ بەلاتانەوە سیر بوو هێزێکی یەکێتی بێتە بارگای مەکتەبی سیاسی هێزێکی دژە تیرۆر بێتە مەکتەبی سیاسی یەکێتی لێو بچێتە داگی ڕزگارکردنی مەخمور. من وەڵامت ئەمە لەسەر ئەمان لەسەر ئەمە دوایە وەڵام بەرەوە. ئێستا وەزارەتی پێشمەرگە کاک مستەفای سێقار وەزیری پێشمەرگەیە. ئەم هێزە پێشتریش ئەگەر کاک مستەفای سێقار وەزیری پێشمەرگە نەبوو بێت ئەم هێزە دەنگیلانەکانی کەشیتیا بووە. بەڵام کاکی جامێر تەنها لەسەر مەسەلەی پێشمەرگە پارتی و یەکەتی ناکوکیان نییە لە ڕاگەیانەکە جێ لێبێ لەسەر مەسەلەی ئیدارەکردنی وڵات لەسەر ئەو قەیرانە ئابوووریە کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان دروست بووە تومەتبارکردنی یەکتر ئەوە ڕۆژنامەیەکی پارتی ناولێ یەکێک لە سەرکردەکانی یەکەتی ناویش بە زەقی دێنێ کە ئەوە دەستی هەبووە لەوەی کە موچە هەرێمی کوردستان ببڕێ. کاغاکار ئەگەر بێنە سەر وەزئی حکوومەتی عێراق و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق ئەمەشان مزایدەی سیاسینی ئەگەر بڵێن یەکێتی نیشتمانی کوردستان سیاسەتێکی تەندروست و مامەڵانەی کردووە. ئێمە گەر بگەڕێنەوە کاک ئاکاری ئەمە گەر بگەڕێنەوە بۆ سەدەکانی ڕابردوو بێ پەن لە مێژوو وەربگرین لە چوارچێوەی دەوڵەتێکی عێراق کە هاودراوسەکانی تورکیا ئێران سووریایە ئەم دەوڵەتانە لە سەردەمی کۆلۆنیالیزم لە جەنگی جیهانی یەکەم تا جەنگی جیهانی دوم هیچ کاندیان پشتگیری کوردیان نەکردووە. ئەمەوە ئەو سەردەمەی کە کورد سیاسەتێکی لەگەڵ عێراق دروست کرد و لە پەیڕە و دەستوردا کۆمەڵەشن نووسرایەوە ئەبوو هەم هەردوو لە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ڕێکەوتنامەی دەستور بە شێوازێکی تەندروست مامەڵە بکەن لەبەر ئەوەی ئەم دۆخە نەخوازەی کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە کەوتە کراوە نەکراوە بەپێی ئیتفاقی دەستوری ئەم ڕێکەوتنامە نەکراوە بۆیە یەکەتی و پارتی پێکەوە لە چارچوێ سیاسەتێکی تەندروست هەوڵیان داوە. یەکێتی نیشتمانی کوردستان لەوانەیە کاکامەران بزانێت سیاسەتی تەندروستی یەکێتی نیشتمانی کوردستان لە حکوومەتی عێراق زۆر جار بۆ یەکێتی کامەران کەواتە بوو زۆر جار پارتی یەکێتی تومەتبارەکە لەوەی کەم قەیرانی لە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە بەشێکەوە. خۆی ئەزانێکی کێشەکە چیەکە هەکار ئێستا پارتی تیاماوە مخاتەبەی کێ بکە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە. خەتیبیان زۆرە بەڵام خیتابیان نییە. ئەوەیە تۆ دانیشی لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ هەموارکردنەوەی ڕێکەوتنەکە ئەبینی لەولاوە ئەنجومەنی ناوەند بەبێ ئەوەی قسەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان وەربگرێ مەوزوعێکە وەروژێنێ کە بۆ خۆی هەر لە خۆیەوە ئەبێتە خۆی گەشتبوونی پەیوەندیەکان. پارتی زۆر کێشەی هەبووە لەوەیە کە قسەیەکی جدیتان هەیە کە پەیوەندیەکان ئەسەی بکەنەوە لە پێناوبەرژەوە بەدڵنیایەوە بە پێت بڵێن بە دڵنیایەوە پارتی لە ئاشتی و ئارامشا دایم گەشەکە مشکلێکی کامەران یەکێتی ئاراسێکی دیاریکراو نییە بۆی چون سیاست تعامل لەگەڵ بکەن. بەڵێ یەکێتی بە پێچەوانەی قسەی کاکامەران یەکێتی نیشتمانی کوردستان خەتابی هەبووە کێ بۆ من لە کاکامەرانە پرسم لە هەموو ڕووداوە نەخوازراوەکان کە ڕوبەڕووی کوردستان بۆ تۆ بەلاغیە بووە کاکامەران من یەکشت بە جەناب ئەڵێم ئێوە شتەکانتان بە حیزبی کردێ ئێوە دەستکەوتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بە دەستکەوتی سەرۆک کاک مەسعود بەرزانی بە دەستکەوتێکی حیزبی پارتی دیموکراتی ئەمە دوای ئەوە خۆشحاڵین کە سەرۆکی پارتی ئەو مەهامەی هەیە کە سەرۆکی هەرێم بێ دەستکەوتانە بۆ کاکامەران باشترین ڕوونکردنەوە بۆ بەلاغی بە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو ڕووداوە نەخوازراوەکان من یەک پرسیار لە جەنەتەوە ئەو کادری پارتی چەند مانگە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆ نەبووەوە. ئەوە مۆزوعێکی داخلیە پەیوەندی لە پێناوبوو ئەگەر پارتی ئەم کاکامەران ئەڵێ یەکێتی خطابی نەبووە یەکێتی یەکدەنگ نەبووە کەس نازانێت کێ ناو یەکێتی بەرقەرارە بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان
هەموو جەمسەرەکانی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دیارە لە سکرتێر و جەنابی مامجلات تا ئاگاتە خوارە ئۆرگانێک بەڵێ ئێستا مەکتەبی سیاسی یەکێتی جەنابی کاکۆسرات کاک جامێر بۆ جەنابی سیاسی پارتی سەکۆنەوە پێت ئەوەنش کێشەی هەیە من وەکو نەڵم بەڵام من ناڵم کێشەی ناوخۆی حیزبی بەڵام ئەوان ئەڵێن لە ئاسی ڕووداوەکانی عێراق لە ئاسی هەموو ڕووداوە نەخوازراوانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بەلاغێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان نەبووە تا ئێستا پشتگیری بکات لەو هەلومەرجانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لەو هەلومەرجانەی کە ڕوبەڕووی عێراق بۆتەوە زۆر جار یەکێتی نیشتیمانی کوردستان بەلاغێک دەرەکا وەکو مەکتەبی سیاسی هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی ئاگادار نین باشترین نمونەش نامەکەی بەڕێز کاکۆسرەتە بۆ سەرۆکی هەرێم لەسەر مەوزوعی ڕوونکردنەوەکەی مەکتەبی سیاسی کە پێویست ناکات لە وتاری ئیعلامی بگرن جەنابی حەزەکەم بەلاخی جەنابی کاکۆسرەت زۆر بەڕوونی خوێندومەتەوە بەلاخی جەنابی کاکۆسرات ئەڵێ ئەم وەزعی ئێستا کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق بۆتەوە زۆر لەمە گەورەترە کە ڕاگەیاندەکان خۆیکەواتە بوو بەلاغی مەکتەبی سیاسی بەڵاو کراوەتەوە کە خۆی جێگیری سکرتێری گشتی مادەمایە بەڵێ کاکۆسرات ئاگاداری هەموو ڕووداوەکانی ناوێکێتی نیشتمانی کوردستانە کە جێگیری سکرتێریەتی نیشتمانی کوردستانە بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە نەکۆبوونەوەی ئەندامانی مەکتەبی سیاسی هەر بەلاغێکی سەرۆکی هەرێمی کوردستان کە کاک مەسعود بەرزانیە بە بەلاغی پارتی بەڵێ کای کەمەران لە ڕوویەکی دیکەوە باسی بە حەزبیکردنی هەموو دەستگاکان بە حەزبیکردنی پەیوەندیە دیبلۆماسیەکان و ئیدارەکردنی وڵات و پرسی نەفت و پرسنەگردن و بەمە ئەمە یەکێکە لەو پرسانەی لە چارچوەی وتارێکی یەکێک لە سەرکردەکانی یەکێتی ڕوبەڕووی پارتی کردووە ئاڵێن پارتی هەموو جنگەکان لێرە بە حەزبی کراوە لە پێنا بەرژەوەندی خۆی بەکارێنە ئەی شەراکەتان نیە ئیتیفاقتان نیە لەگەڵ چوار لایەنی تر بۆ نمونەیەکەتی بەوان تامیشەکەن بۆ من ئەو پرسیارە ئەەکەم بۆ لایەنەکانی ترە و تێبینیان نیە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ بۆ چونکە ڕۆڵ نادا بە کارکتەرەکانی خۆی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە کێشەکەیە من یەک نمونەت بۆ هێنمەوە تکایە مقاطعة مكة لسر موضوعي دیاریکردنی نرخی بنزین یەکێتی نیشتیمانی هانی خەڵک کیدا لە ڕاگەیاندەکانەوە وای بڵاو کردەوە کە تەنها پارتی دیموکراتی کوردستان ئەمەی کردووە بینیمان کە ڕێپێوان دروست بوو تخوا بە تەواوی کەم بینیمان ڕێپێوان دروست بوو خەڵکێک هاتە سەر جادا شتیانەشکان سیارە ناستوان تاکو کاتێکە بەڕێز قومات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت هاتە سەر شاشە وتی من وەکو بەڕێز نێچیڤان بارزانی بەشدارم لەو بڕیارەیە بۆیە من ئەوە ئەڵێم یەکێتی ڕێگە بە کارکتەرەکانی خۆی نادا لە حکوومەتە کە ممارەسەی دەسەڵاتی خۆیان بکە بە بەلاغەکان ڕوونکردنەوەکان ڕێگەیان لێگرێ ئێوە ڕێگە بە کارکتەرەکانی خۆتان نادەن ئەن پارتیە وەکوها بەشێک لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاکار ئێمە ئێستا ژوتومانە و لە ڕابردووی شاوتومانە هەموو دەستکەوتێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لێ شەریک بووین چ لە ڕابردوو چ لە داهاتوو ئێمە لە هەر کەم و کوڕێت لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان ناتەوە بۆ حیزبێکی سیاسی بڵێ لێ من لێ بەرپرسیم بەڵێ لە دەستکەوتە باشەکانی شەریکین لە دەستکەوتە خراپەکانیشی شەریکین هەوڵێن بە هەموو لایەک دەستکەوتی باشتر بۆ هەرێم بۆ خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین بەڵام لەسەر ئەو قسەی جەنابی کاکامەران کە ئاڵێ نرخی بنزین هیچ کاتێکێتی نیشتمانی کوردستان خەڵکێکی هان نەداوە کە مزارە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە ئەمە یەکێ لە خاڵەکانی جەنابوو یەک ڕاگەیاندنم بۆ بێنە کە یەکێتی نیشتمانی کوردستان خەڵکی بەهان دابێت لە سلێمانی لە هەولێر لە دۆهۆک بڵێ دژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێپێوان بکەن کاکامەران شتەکان زۆر ناڕوونە لەناو پارتی دیموکراتی کوردستان کاکامەران تۆ ئەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان یەک خەتاب نییە و کەس نازانێت کێ بەرپرسە ناو یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە کە بۆچوونێکی خۆتە بە عەکسەوە باشە لە بڕینی موچەی هەرێمی کوردستان ڕۆژنامەی هەولێر کە ئێستا بابەتێکی بڵاو کردوتەوە ئەڵێت بەڕێز دکتۆر لەتیف کە دەگاتە ئاوازاوی جەنابی مامجەلال بەرپرسە لە بڕینی موچەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژنامەی هەولێر زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستانە تۆ کادریە بێ بزانین زمان حاڵ چییە بێ بزانین زمان حاڵ چییە ڕۆژنامەی هەولێر زمان حاڵی پارتی نییە کادرێکی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ من کادری حیزبم هەر شتێکی لە ناوێکێتی نیشتمانی کوردستان لە خوارە و ڕوودا ئێمە بەرپرسین لەسەرش و ڕوودا ئێمە ئاگادارین بەڵام ئەلێ کادرێکی پارتی دیموکراتی کوردستان هەستاوە فلانی کردووە بە تۆمەت کە دەستی هەبوو لە بڕینی موچەی حکوومەتی هەرێمی کوردستان
ئەم سەرچاوە لەکوێ ئەگەر پارتی دموکراتی کوردستان کادرێک ئەگەر مۆزوع ڕاست بێ ئەوە ئێمە ئامادەین وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەرپرسین لە هەموو شتێک کە میلەت زەمان بە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان دەستی بوو بێ لە موچە حکوومەتی کوردستان بەڵام برینی موچە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان باش ئەزانن لەسەر چی سیاست بوچەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە. بەڵێ پێم وایە ئێستا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانە پەیامنێرمان هێمن محمود ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەردەم مەکتەبی سیاسی یەکێتی لەگەڵمانە. بەڵێ هێمن ئەم کاتەوە باش دوازانیاری لەسەر کۆبوونەوەکە فەرموو. بەڵێ هەکار بڕیار بوو ئەمڕۆ کۆبوون و درێژکراوەکەی دوێنەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام بێ کە دوێنێ ڕایانگەیان کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی بەردەوام دەبێ و بڕیار بوو ئەمڕۆ ئەو کۆبوونەوەی بکرێ بەڵام بە پەیزانەرەکانی ئێمە کە لە ناو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان و دەستمان کەوتووە کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی دواخراوە بۆ سبەینێ هۆکارەکەیان بێمە ڕانەگەیاندوو کە بۆ دوایان خستەوە بەڵام کۆبوونەوەکە کە خۆیان وتیان لە دوێنێ لە ڕاگەیاندنەکە وتیان کە سبەینێ واتە ئەمڕۆ ڕۆژی سێشەمە کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی بەردەوام دەبێت ئێنارتی پێشتر ڕۆژی شەممە مەبەستمە ڕایگەیان کە دووشەمە یەکێتی کۆ دەبێتەوە مەکتەبی سیاسی کۆبوونەوەکانی ئەمان لەسەر پشکەکانی یەکێتیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەم بارودۆخی کە ئێستا ڕوبەڕووی عێراق بۆتەوە لە ڕوبەڕوونەوەی داعش و لەو کێشانەی کە هەیە بە پێی زانەرەکانی ئێنارتیش پەیوەندی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کە لە ئێستادا باز لە ڕێکەوتنامی استراتیژی و کۆمەڵێک بابەتی ناوخۆی ئەو دوو حزبە دەکرێت بەشێک دەبێت لە تەوەری کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بە پێی زانەرەکانی ئێنارتی کۆبوونەوەکەی شەممە لەبەر ئەوەی دواخراوە کە چەند کەسێک لە ئەندامانی یەکێتی نیشتمانی کوردستان کە ئەو کارزانەرەکان بە ئێمەیان وت لەبەر ئامادەنەبوونی بەرەم ساڵح بۆ واتە بەرەم ساڵح داوای بۆ ڕۆژی دووشەمە دوا بخرێ بەڵام دواتە بەشدارەکە بە پێزانیاری تۆ دکتۆر بەرەم بەشدارەکە لە کۆبوونەوەکەیەوە و بۆ کۆبوونەوەکەی سبەینی مەکتەبی سیاسیش ڕوونی ئایا بەرەم ساڵح بەشدارە بێت لە کۆبوونەوەکەیان نا بەڵام کۆبوونەوەکە وەگوتم لە بۆ دووشەمەکیان کۆبوونەوەکەوان بەردەوام دەبێت تا ڕۆژی سێشەمە ئەو ئەمڕۆ سێشەمەیە کۆبوونەوەکەیان نەکردو و بڕیارە کۆبوونەوەکە ڕۆژی چوارشەمە درێژەی پێ بدەن بەڵێ هەکاتمە بەڵێ من محمود پەیامنێرمان سوپاس بۆ تو بەڵێ کاکی کامەران کاتمان بەرەو کۆتای ئەروە لە کاتی دروستبوونی لە کاتی ڕەوشێکی ئاسایی بێ پارتی و یەکێتی بەردەوام شانازی بە دەستکەوتەکانی خۆیەوەکەن و ئێمە بۆ ئەم گێلەوامان کردەوە چیمان کردووە هەر کاتێکیش قەیران دروست بێ ئەم هەردوو حزبە هیچ کامیان ئامادەنیە بچێتە ژێر بەرپرسارەتەوە کەم قەیرانە دروست بووە بە پێچەوانەوە یەکتر توهمەتبارەکەن ئەمە بچێگەڕین نەخێر بە نسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە وەکو حزبی سەرەکی لە هەرێمی کوردستان کە زۆربەی جومکەکانی دەسەڵاتی بەدەستەوەیە سەرکەوتنەکان و شکستەکانیش کە لە ئەنجامی ئەو کارانەیە هاتۆتە لی بەرپرسیارە بەڵێ بەپێی پشکی خۆی بەرپرسیارە و قەت لە بەرپرسیارەتی ڕای نەکردووە پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ کاک جامێر ئەڵێ پارتی لەبەرەوە لە هەموو جومکەکان بەڕێوە بە لەم وڵاتە خۆی بە بەرپرسیار ئەزانێت لەسەر هەموو پێشاتێک ئەی بوو ئێوە گلەیتان لەوەیە کە پارتیەوە تومەتبار کردەوە بەوەی کە موچە بڕوویەوە بەوەی کە لە کۆمەڵی ئەو قەیرانەی لە هەرێمی کوردستان هەیە ئێوە بەشێکن وڵا بێتەوە پرسیارە لە بەرادرانی پارتی بکەی بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیان تۆمەتبار کردووە لە بڕینی موچە ئەمە خاڵی یەکەم دوام بەڵێ یەکێتی ژۆک و پارتی لە حکوومەت شەریکە لە هەموو کەم و کوڕەکان بەرپرسیارە چ لە ڕابردوو چ لە داهاتوو بەڵام لە سیاسەتی پێدۆی ئەو تۆمەتبارکردنە مزایدەبان حقیقەتی بەڵێ ئەو تۆمەتبارکردنە مزایدەیەکی سیاسیە دژی یەکێتی نیشتمانی کوردستان لەم وەختەدا لەبەر ئەوەی هەموو لایەنەکان بۆیان دەرکەوتووە کە سیاسەتی فەرمی یەکێتی نیشتمانی کوردستان چی سیاسەتێکی نەتەوایەتیە لە ئاست هەموو ڕووداوە نەخوازاوەکان کە ڕوبەڕووی کوردستان و عێراق و خۆرئاوا دەبێتەوە بەڵێ ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە پێشتر لە چەند ڕاگەیاندراوێکی تریشە ئاگاداری کردووەتەوە کە ئێمە پابند بین بە هەموو ڕێکەوتنە سیاسەتەکان چ لەگەڵ پارتی چ لەگەڵ هەموو حیزبە سیاسەکانی تر لە پێناو بەدەستهێنانی حکوومەتێکی سەرکەوتوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو بەدیهێنانی خۆشگوزرانی خەڵکی هەرێمی کوردستان بەڵێکەر زۆر بە کورتی سەرنجی تۆ بەسا قسەکانی جۆمێکە کەمەرانەک و هەڵێ ئەمە مزایدەیەکە پارتی هەڵێ ئێوە بەشێک بن لە بڕینی بودجە مۆزوعی بڕینی بودجە وەکو چۆن بڵێ ڕاستیەکان زۆر ئاشکران ئاشکران کەوەی ڕاستەوەی پارتی هەمیشە هەوڵی داوەکە
کوردستان لە ڕووی ئابوووریەوە سربەخۆ بێ لەم ڕێگایشە تووشی زۆر کێش و گرفت بۆتەوە بەڵام دوجار بەرژەوەندیە حیزبیەکان زۆر جار بەرژەوەندیە حیزبیەکان وای کردووە کە بەرژەوەندی باڵای نەتەوەیی لەبەر چاو نەگیرێ ئێستا کاتیەوە نیە وەکو من وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان پەیوەستم بە و بڕیارانەی کە مەکتەبی سیاسی حیزبەکەم دەریەکە بۆیە کاتی وتنی هەموو شتێک نیە بەڵێکی زۆر بە کورتی لە بەرەو کات بەڵێ کاکە ئامەران باسی ڕاگەاندنی دەوڵەتی کوردی پارتی دیموکراتی باسی دەوڵەتی کوردی هەموو کەس هەموو تاکێکی کوردستان ئەوەتەخوازە بەڕاگەانی دەوڵەتی کوردی ئەمە یەک دوام لەسەر پرسی تۆمەتبارکردنی یەکێتی بەڵێ من داوت لە جەناب تەکەم وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان کە ئەڵێ ڕاستیەکان زۆر نزیکن ڕاستیەکان بۆ ڕای شەقام بڵاو بکەنەوە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان دەستی لە بڕێنی بودجە هەیە ئەوە ئێمە ئامادەی هەموو سزایەکین لە بەردەم میلەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ جامێر سەرکەوت کادری یەکێتی نیشتمانی کوردستان کامەران غەریب کادری پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بەڵێ بەرزان حتا سەری دەمژمێرە بەهێت ڕۆمالکردن و گوتو بێشکردن لەسەر پرسێکی گرمی دنیا ڕۆژە با کوردان